لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان 800 پرۆژەی پەلەوەری و 1250 هۆڵی بەخێوکردنی پەلەوەری هەیە. بەپێی ئامارەکان لە ساڵی 2018دا 110 تەن مریشک لە کێڵگە پەلەوەریەکان بەرهەم هێنراوە. بەڵام وتەبێژی کێڵگە پەلەوەریەکان دەڵێت بەهۆی هاوکاری نەکردنی حکومەت و هاوردەکردنی مریشکی بەستووی تورکی لە سەرجەم پارێزگاکانی هەرێم 100 ملیار دینار زیانیان بەرکەوتووە. 1 کیلۆ مریشک لەسەر خاوەن چێلگە پەلەوەریەکان 2250 دینارەکەوێ. لەم کاتەیدا کە من قسە لەگەڵ جەنابتانەکەم بە 1600 دینارە. ئێمە کێشەی گازمان هەیە، کارەبامان هەیە، غازمان هەیە، عەلەفمان هەیە. بۆ نمونە لە وڵاتان مەعمەل عەلەفێک دروست دەکرێ، حکومەتی هەرێمی کوردستان ڕقابەیە خاتە سەر ئەو خاوەن مەعمەل عەلەفە تا بزانە کارەبا چەنی تێچێ، ئاو چەنی تێچێ، کرێکارەکەی چەنی تێچێ، موادەکەی سۆیا پریمێکسە چەنی تێچێ. خاوەن کێڵگەکانی پەلەوەریش دەڵێن نرخی هەر کیلۆیەک مریشک 2250 دینار لەسەر خۆیان دەکەوێت، بەڵام لە بازاردا تەنها 1700 دیناریان بۆ دەکاتەوە. حکومەتیش جگە لەوەی ڕێگری ناکات لە هاوردەکردنی مریشکی بەستووی تورکی، هاوکات لە ڕووی پێدانی عەلەفیشەوە هاوکاریان ناکات. داواکارین لە حکومەتی هەرێمی کوردستان مریشکی بەستوو بوەستێنە بە هیچ جۆرە نێرە داخڵ بێ. بەس ئەوەیە چارەسەری بەس ئەوەیە مریشکی بەستوو داخڵ نەبێ. بە داخڵبوونی ئەو مریشکی خۆمان نافرۆشت، پرۆژەکانی خۆمان گشتی داخل. لەبەرەوە مریشکێکی ئێمە چولەی 2200 دینار جاروایە 1900 دینارەکەوێت، ئەوان چولەیە گۆش 1100 دینارەکەوێت. کێشەی سەرەکی ئێمە مریشکی بەستووە. ئەگەر نێڵن لە تورکیاوە بێت ئێمە زۆر باشترە، چونکە ئێمە مریشکی ئێمە زیاترە لە بەروبوویەوەی کە هاوردەیە توانین بکەین بۆ جنوب بۆ ناوەڕاستی عێراقیش. هەرچەندە ئامارێکی فەرمی لەسەر هاوردەکردنی مریشکی بەسووی تورکیا و ئێران لەبەردەستدانە، بەڵام کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکان دەڵێن ڕێژەکەی هێندە زۆرە کە هیچ نرخێکی بۆ مریشکی کێڵگە پەلەوەریەکانی ناوخۆ نەهێشتۆتەوە. هاوکات دەڵێن ئەگەر حکومەت مەبەستی لە هاوردەکردنی مریشکی بەستوو دابینکردنی مریشکی پێویستە لە بازاڕەکاندا، ئەوان بەڵێنی ئەوە دەدەن کە دەتوانن پێداویستی مریشک بۆ هەموو کوردستان دابین بکەن، بەو مەرجەی حکومەت نرخیان بۆ جێگیر بکات. ڕامی عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.